بە پێی ئەو وادەیەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کراوە تەنها 6 مانگ لەبەردەستە بۆ ئەوەی هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. تا ئێستاش لایەنەکان لە سەرهەمواری یاسای هەڵبژاردن ڕێک نەکەوتون. ماوەی یاسایی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستانیش بەسەرچووە و دەبێت بڕیاری کاراکردنەوەی بدرێت. مونا قەهوەچی سکرتێری پەرلەمانی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیاند کۆمیسیۆنی هەڵبژاردن 3 نووسراوی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە بۆ کاراکردنەوە و چارەسەرکردنی کێشەکانیان. لە ئێستاشدا بۆ بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن سەرەتا پێویستە کۆمیسیۆن کارا بکرێتەوە و دواتر یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە. وتیشی دەکرێت یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن بەسازان لە دەرەوەی پەرلەمان ڕێکەوتنیان لەسەر بکرێت لە نێوان لایەنە سیاسیەکاندا بەتایبەت ئەو لایەنانەی زۆرترین کورسی پەرلەمانیان هەیە. جەختیشی کردەوە هەموار نەکردنەوەی یاسای هەڵبژاردن و ماوەی یاسایی کۆمیسیۆن کاریگەری لەسەر دواخستنی پرۆسەکە بۆ مانگێک دەبێت. سەبارەت بە ماوەی یاسایی کۆمیسیۆنیش شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بە کورسات نیوزی ڕاگەیاند کۆمیسیۆن لایەنی جێبەجێکاری پرۆسەی هەڵبژاردنە بۆ ئەوەی پرۆسەکەش بەباشی بەڕێوە بچێت داوای 6 مانگیان کردووە بۆ ئامادەکاریەکانی کۆمیسیۆن. تا ئێستاش کە ماوەی یاساییان بەسەر چووە لەلایەن پەرلەمانەوە هیچ وەڵامێک نەدراونەتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا لەلایەن 39 پەرلەمانتاری فراکسیۆنە جیاوازەکانەوە جگە لە فراکسیۆنی پارتی پرۆژەی هەمواری هەشتەمی یاسای هەڵبژاردن پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆ ئەوەی لە دانیشتەکانی داهاتوودا بخرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانەوە. پێشتریش سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 1/2022 دیاری کرد بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵام تا ئێستا بەهۆی یەکنەخستنی بۆچوونی لایەنەکان هیچ ئامادەکاریەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن نەکراوە.